پەیوەندێکمان لەگەڵا بڵێ الو خوشکی من خوشکە کاڵێ فەرموو. الو السلام عليكم شنو ما وصل عليكم السلام ورحمة الله دادي جان جنابتان شكر باشن الحمد لله سلامتي تبعش حال حفظك خلي راسي يا ربي الحمد لله سلامتي ما صدق برسالة رسالك ما تفرموا بالله فرموا بالله جملة بيست دنگتم خوشکە کاڵە فەرموو. ما صدق برسالة ما بيك كان درو كردن درو سبي بەڵێ درو سبي كان بين دو كساك بكي بەڵێ على أنا تو دروات كده قلنا حبالي يلا درو كان بوكرة أم كسر لي يكنا بنشرنا كم خلنا شيء قلنا حبالي أنا بەسەر چاوی شەڵق قسەی لەسەر دەکەین بەسەر چاو پرسیای دووەمەت برايك ما زور بارا زور سرفكا حتى أنا باري في بالجيرفاني ما مش كرمة الجيرفاني بارا دركم أعجب شيلينيا بس كدواي داوي بارا كوي أدمه قلنا حبالي من السر أويش ئەبڵێن ئێوە لە ماڵەوە بەیەکەوەن لەگەڵ دایک و باوکتاندا و برایش لەگەڵ ئێوەدا دەژی هەمووتان بەیەکەوەن ئیسراف زۆر دەکا بەڵێ پارە زۆر سەرفەکە بەڵێ ئیتر بنیش لە گیرفانی پارە دەرەکەم بەڵام پێی نازانێت کە داوی پارە ئەکا پارەکەی خۆی ئەدەمەوە بەسەر چاوی شەڵا قسەی لەسەر دەکەم خوا لە ڕازی بێ خوشکە کاڵێ خواگەدار بێ دادەگیان خوا لەگەڵ لەسەر چام خوا لەگەڵ خوشکە کاڵێ فەرمووی دوو پرسیاری هەبوو پرسیاری یەکەمیان درۆکردنی سپی کە بۆ ئیسلاحی خەڵکە بەڵێ لە ئیسلامدا لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم فەرموویەتی بە درۆزن ناناسرێ ئەو کەسەی کەوا ئیسلاحی بەینی دوو کەس دەکا کەسێک دەچی نێوانیان ئاشکەیتەوە ئەچی دڵی گەرمە لەو دەقەی دڵگەرمیەدا جاری وایە قسەکانی گونجاونین بەوە کەسی بەرامبەر تۆ بچیە ڕێک و ڕەوان بڵێ وەڵڵی فڵان کەس بەرامبەر بە تۆ ئەم قسانەی کرد بەخوا ئەوە بەنزین دەکەی بە ئاگرا فیتنەیەکە گەورەتر دەبێت کەسی بە ڕێزی وەکو تۆ خوشکە کاڵێ هەرەوەی لێ دەوەشێتەوە موسڵمانی حەق ئەویش ئەوەیە دەزانێ ئەم ئینسانە لەم دەقەیەدا زۆر تووڕەیە وە دڵی بەرامبەر بە کەسی بەرامبەر پڕە بەڵام ئەگەر تۆ چی بۆ لای بە کەسی بەرامبەر وتت وەڵی فڵان کە جوانی وەکو تۆ لێ حاڵی بووی وەڵڵا هەڵوێستی زۆر جوانە هەندێک گلەی و نازی دۆستایەتی و خزمایەتی و خۆشەویستی هەیە گلەیی لە دۆست دەکرێت ئەگەر لە تۆی خۆشنەویستای هەر گلەی بەرامبەرن نەدەبوو هەر لوتەلا نەدەبوو لێت یعنی بە بارێکی ترا پەیامەکەی ئەو دەگەێنی نە قسەکانی خۆی بەڕاستی بۆ ئەمیش بە دڵنیاییەوە دڵی نەرم دەبێت لەوانەیە قسەکانی ئەمیش وەکو پێویست نەبێ بەڵام دەچێەوە بەلای کەسی یەکەم ئەڵێ بڕوا بکە کەسی دووەم وەکو تۆ نەبوو هەر زۆر ڕێز و حرمەتی هەبوو ئەویش بە هەمان شێوە نازوگلەیی هەبوو بۆ تۆ بەم شێوەیە تۆ کە لە یەکە نزیکردنەوەی قسەکانی ڕابردوو باز ناکرێن ئەم دڵانە پاک دەبنەوە بۆیە ئەمە بە درۆکردن حیساب نییە درۆ هەمووی ڕەفزە لە ئیسلامدا بەڵام ئەمە ئیسلاحە ئەمە حیکمەتە لە چارەسەردا ئەینا هەرچی وتت درۆ لە ئیسلامدا ڕەفزە نە درۆی سپیمان هەیە نە درۆی ڕەشمان هەیە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم قسەی کە وەکو خۆی باسی ناکەی پەیامەکە وەکو خۆی ناگەیەنی لە پێناوی ئیسلاحایە لە پێناوی چارەسەری ناکۆچی نێوان دوو کەسایە ئەمە ناوی منە درۆ ناوی بنێ حکمت و لێزانی و دانایی لە ئاشتەوایی نێوان دوو کەسدا ئەمە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگەی پێداوە و بەڕاستی پاداشتی گەورەشی لای خوا هەیە دومیان فەرمووت براکەم ئیسراف دەکا واتە دەست بڵاوە ئەو پارەی کە پەیدای دەکا زۆر بۆ بەری ناگرێ لە جیفانیا پارەکەی لێ دەردێنم بۆی هەڵدەگرم خوشکی بەڕێزم ئەمە تقریبەن دەکەوێتە سەر دوو لایەن کارەکەی تۆ شتێکی باشە وەکو خوشکێکی دڵسۆز ئیسراف هەر کەسێ زیادە ڕەوی کرد لە ئیسلامدا حیجرمان هەیە واتە پارەکانی لەدەست دەستێندرێ هەر کەسێ پارە و پوڵێکی زۆری هەبوو ملیۆنە مەعاشی هەیە گەنجێکی ئاوایە جاری وایە لە سەری مانگە هیچی پێ نامێنێ ئێمە ئێستا خێزانی نییە پێویستە پارە و پوڵێک کۆکاتەوە هەموو ڕۆژان پارانی دەست ناکەوێت ئەگەر حکومەتی ئیسلامی هەبێ دەستی بەسەرا دەگرێت ئەڵێ تۆ کەسێکی زیادە ڕەوی دەکەی کەسێکی نازانی مەسرەف بکەی بەڵام کاتێک ئەم حکومە ئیسلامیمان نییە تۆی خوشکی بەڕێز دوو حاڵت هەیە ئەگەر بزانی ڕۆژە براکەت بەم پارە دەرێنانە لە جیرفانت بزانێ خوا نەخواستەوە بزانێت زیل لێکدۆ دوو لە ڕووی تۆ کە تۆ بەنێتی پاکی خۆت کارەکە دەکەی یان لەوە ئەچێ هەر یەکجاری لێت عاجز بێ لێت بکەوێتە شک و گومانەوە یان بوختانت پێ بکە وڵا پارەی زۆرترم دیار نەماوە ئەگەر خوا نەخواستە دەزانی براکەت ئەمانە ڕۆژی ئاشکرابوون چونکە وا ڕۆژی هەستی پێ نەکرد
مانگی هەستی پێ نەکرد ساڵێک هەستی پێ نەکرد شت هەر ئاشکرا دەبێ ئەگەر ڕۆژێ زانی تۆ برای خۆت باشتر لە من دەناسی زانی تووشی ئەوە دەبی خوا نەخواستە لە جیاتی چاکە کورد دەڵێت تووشی خراپە دەبی ناوەڵا ئەو کاری لەگەڵامەکە با ئاشکرا پێ بڵێ براکەم وەڵی تۆ حیفە گەنجێکی ڕێکوپێکی دینداری بەڕێزی بە ئەخلاقی کاسبی بەس بەخوا پارەش ئاوان نابێ هەڵی ڕێژی لە زۆر شتی بەجێ سەرفی دەکەی براکەم تۆ پێویستیت بە هاوسەرگیری دەبێ بەینی ماڵ و حاڵت دەبێ ئەم پارانە لە ئەمڕۆدا باکۆی کەینەوە لای خوشکی خۆت داینە بە نووسراوە بە ژماردن بە نووسین هەمووت بۆ هەڵدەگرم و لە کاتی پێویستە پێشکەشت دەکەمەوە ئەگەر زانیت ئەمە لەگەڵا دەکا ئەم قسە لەگەڵکردنە باشترە ئەگەر زانیت وتی ناوەڵا ئەگەر ڕۆژێ ئاشکرا بوو پارەکەی وتی یاخوا خوشکەکەم دەستت خۆش بێ وەڵا ماڵت ئاوا بێ بەخوا ئەگەر تۆ نەبووی تا ئێستا نەمدەزانی ئەم پارانەم هەرچی لێ کردووە چونکە دیارە کە تۆ پاری لە جیفان دەردێنێ و هەز نەیژماردۆ پێشتر هەر بڵاوی دەکاتەوە پەیدای دەکا و سەرفی دەکا نازانێت چی هاتووە چی ڕۆیشتووە ئەینا هەستی پێ دەکرد خۆی دەیژماردەوە ئەگەر زانیت جۆری دووەمیانە لە کاتی ئاشکرابوونە دەستخۆشی ئەم هەنگاوە دڵسۆزانی خوشکانت لێ دەکا ئێستا هیچی پێمەڵێ ئێستا هەر ئەوە ناو بەناو پارێکی لێ دەرێنەوە لە کاتی پێویستا بیدەوە بەڵام جۆری یەکەمیان عەرزم کردی ئەگەر دەزانی براکەت ڕۆژی ئاشکرابوون لە جیاتی چاکە لەوانەیە بوختانت پێ بکە یان پەیوەندی خوشک و برایەتیتان یەکجاری بەهۆی ئەم کارەوە بپسڕێ ئەوە پێی بڵێ و قسەی لەگەڵا بکە و ڕێنمایی بکە یان جۆرەکەی دووەم کە عەرزم کردی دەستەکانت خۆش بێ بەڕاستی خوشک و برا دەبێ هەمیشە ئاوا دڵسۆزی یەکتر بن